فەڕەنسا یەکێکە لە وڵاتە گەورەکانی ئەوروپا. کۆی گشتی ڕوبەری دەگاتە 543,965 کیلۆمەتر دووجا. جگە لەبوونی کۆمەڵێک دوورگەی بچوو کە دەکەونە ناو زەریای ئەتڵەسی و پاسفیکەوە. وڵاتی فەڕەنسا لە باکوور و ڕۆژئاواوە زەریای ئەتڵەسی دەوری داوە. لە باشووریشەوە دەکەوێتە سەر دەریای سپی ناوەڕاست. فەڕەنسا دەکەوێتە دڵی ئەوروپاوە. دراوسێی ئەڵمانیا، بەلجیکا، ئیتالیا، ئیسپانیا، سوێسرا، بریتانیایە. ئەم پێگە جوگرافیش وای لێ کردووە کە لە ڕووی سیاسیەوە کاریگەری گەورەی بەسەر ئەوروپاوە هەبێت. ژمارەی دانیشتوانی دەگاتە 65 ملیۆن کەس. لە ناو فەڕەنسادا جگە لە فەڕەنسی کۆمەڵێک کەمەنەتەوەی تریش دەژین، وەکو کۆرس، باسک، بروتانی. جگە لەم کەمەنەتەوانەش نزیکەی 5 ملیۆن بێگانە دەژی کە زۆربەیان خەڵکی باکووری ئەفریقان. زۆربەی فەڕەنسیەکان کریستیانین و سەر بە مەزهەبی کاتۆلیکن. ئاینی ئیسلامیش دووەمین ئاینی فەڕەنسایە. لە پاش ئەویش جوولەکە و بودی دێت. فەڕەنسا وڵاتێکی سیکۆلارە و خاوەنی سیستەمێکی دیموکرات و پەلەمانتاریە. ئازادی، یەکسانی، برایەتی دروشمی کۆماری فەڕەنسایە. لە ڕووی ئابووریشەوە فەڕەنسا خاوەنی ئابووریەکی بەهێزە. کۆی بەرهەمی گشتی نیشتیمانی فەڕەنسا دەگاتە 2707 ملیار دۆلار. حوتەمین هێزی ئابووری جیهانی پێک دەهێنێت. فەڕەنسا دەوڵەتێکی پیشەسازی گەورەیە و یەکێکە لە 7 زلهێزە پیشەسازیە گەورەکانی جیهان. خاوەنی کۆمەڵێک کۆمپانیای گەورەی جیهانیە، بە تایبەتی لە بواری ئۆتۆمبیل و نەوت و پیشەسازی کیمیاویدا. جگە لەوەش لە بواری کشتتوکاڵی و گەشتیاریشدا یەکێکە لە وڵاتە بەهێزەکانی جیهان. ساڵانە نزیکەی 7 ملیۆن گەشتیار سەردانی فەڕەنسا دەکەن. ئەماش لە ڕووی ئابووری و کولتوریەوە خزمەتی گەورە بە فەڕەنسا دەکات. هەرچەندە ئەم ساڵ بەهۆی پەتای کۆرۆناوە کەرتی گەشتیاری و تەواوی ئابووری فەڕەنسا وەک هەموو وڵاتانی دیکەی جیهان ڕوبەڕووی قەیرانی گەورە بووەتەوە. ئەمڕۆ فەڕەنسا یەکێکە لە وڵاتانەی کە کاریگەری گەورەی بەسەر سیاسەتی جیهانیەوە هەیە، ئەویش لەبەر کۆمەڵێک هۆ. فەڕەنسا ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیە و خاوەنی مافی ڤیتۆیە. ئەندامێکی سەرەکی یەکێتی ئەوروپایە. ئەندامی گروپی 7 دەوڵەتە بەهێزە ئابووریەکەی جیهان و گروپی 20 دەوڵەتە ئابووریە بەهێزەکەی جیهانە. ئەندامی ناتۆیە. جگە لەوەش لە ڕووی کولتوریەوە کاریگەری گەورەی هەیە. هەموو ئەمانەش وای کردووە کە وڵاتێکی کاریگەر بێت لە جیهاندا. فەڕەنسا یەکێکە لە وڵاتانەی کە لە مێژوودا کاریگەری گەورەی بەسەر کولتوری مرۆڤایەتیەوە هەبووە. بەشێکی زۆری فەیلسوفانی سەردەمی ڕێنیسانس خەڵکی فەڕەنسا بوون. لەوانە دیکارت، ڤۆڵتێر، ڕۆسۆ. هەتا وەکو ئێستاش فەڕەنسا بە وڵاتی فەیلسوفان دەناسرێت. ئەوەش لەبەر بوونی کۆمەڵێک فەیلسوف کە ناوبانگیان لە تەواوی جیهاندا هەیە. لە ڕووی ئەدەبیشەوە کاریگەری گەورەی بەسەر ئەدەبی جیهانیەوە هەبووە، بە تایبەتی لە سەدەکانی 18 و 19دا. لێرەوە ڕەوتی ڕیالیزم و سیمبۆلیزم و ڕۆمانسیەت سەری هەڵداوە. نووسەرانی وەکو ڤیکتۆر هۆگۆ، رامبۆ، بەلزاک، زۆلا، بۆدلێر هەتا وەکو ئەمڕۆ بە پێشەوای ئەدەبی جیهانی دادنرێن. خەڵک نابێ ئەوەی لەبیر چێت سەقافەیەکێکە لە بنەماکانی قووەت. ئەگەر یەکێ حەز لە فەلسەفە کات میشێل فۆکۆی خوێنی بێتەوە باشتر تێئەگا. طبعاً سەقافە تۆ سەقافەی فەڕەنسی تا ئێستا تا ئەمڕۆ کەس ناتوانێت ئیهمالی کات. هەچ کەسێک کتێبێک بنووسێت لەسەر سەقافە، لەسەر فەلسەفە، لەسەر فکر، لەسەر اقتصاد ناچارە گەڕێتەوانێ ناوی بیسی مفەکری فەڕەنسیێنێت. لە جامعاتی ئەمریکای باکوورە چ ئەمریکا بێت چه کەنەدا بێت تەکیدت لێ دەکەمەوە لە زۆربەی زۆری جامعاتەکان ئەوانەی مامۆستان لەو جامعانە بەرنسبەی لە سەدا 7 بەلایەنی کەمەوانێ هەمووی ئینگلیزی و فەڕەنسی زانێ. لەم ڕۆیە هیچ کەسێک ناتوانێت تێزێکی دکتۆرا بە شێوکی ناجەح بنووسێت
لە عالمی غەربیە طبعا بەبێ ئەوی پشت ببەستێ بە دراسات و بە ئەبحاس لە ناحیەی فکر و سەقافە و اقتصادوانێ لە فەرەنسا. فەرەنسا ڕقمێکە بەڕاستی بۆ شێوەیەکی ڕقمێکی زۆر تایبەتە لە جیهانە بە حکمی ئەو بنەما بەقوەتی کە لە سەقافەت و لە فکرا هەیەی ئەو سەربەستی کە لە فکری فەرەنسا هەیە تا ئێستا نەگەیشتۆتە ئەمریکا و کەنەدا. خەڵکەکە ڕەنبێکم پێی شتێکی پێ غەریبێت، بەڵام ئەو علمانێتی کە لە فەرەنسا دروست بوو وجودی نییە لە وڵاتێکی وەکو ئەمریکایە یا کەنەدایە یا پۆڵۆنیا یا ئێرلەندایە یا زۆر وڵاتانی کە هەر کەسێکیمان بۆ مۆزوعانە باو لە ناو سەقافەی ئەوروپا بچێتە خوارەوە تێ ئەگات کە ئەمە سوقلێکی کە هەیە کە زۆربەی زۆری سیاسیەکانی عالم چ لە ئەمریکا بن چ لە بەریتانیا بن چ لە ئەڵمانیا بن سەیری مفەکرە فەڕەنسیەکانەکەن، یعنی تحدیدی مووقفی سیاسی و فکری و حیزبی خۆشیان زۆر جار هەیە متەئەسرە بەو شتانەی کە ئەگوزارێ لە فەڕەنسا. فەڕەنسا یەکێکە لە دامەزێنەرانی یەکێتی ئەوروپا. هەر لە سەرەتاوە ڕۆڵێکی ئێجگار گەورەی لەم ڕێکخراوە ئابووری و سیاسیە گەورەی جیهاندا گێڕاوە. لە زۆربەی کێشەکان پەیوەست بە ئەوروپاوە فەڕەنسا ڕۆڵی بەرچاوی هەیە. هەر بۆیە لە بڕیارەکانی یەکێتی ئەوروپاشدا ڕۆڵی گەورەی هەیە، بە تایبەتی لە بڕیارە چارن و سازەکاندا. طبعا لە مستەوای پەیوەندە دەریکەکانی فەڕەنسا یەکەم ئاستی ئەوروپا، دووەم ئاست با بڵێن علاقاتی لەگەڵ زیرهێزەکانی جیهانە، سێم لە شەرقی ئەوسەتە. ئەو علاقەی ناو ئەوروپا بێت طبعا خۆت بەڕێز دەزانیت ئەوروپا لەسەر کارێکی هاوبەشی نێوان ئەڵمانیا و فەڕەنسا دروست کراوە. دوو محرکی ئەساسی وحدەی ئەوروپا ئەو دوو وڵاتن و بە حکمی ئەوەی کە فەڕەنسا خۆی لە ناو ئەوروپا کارکتەرێکی سەرەکیە لە هەمان کاتیشە وەکو عضوی مەجلیسی ئەمن حەقی ڤیتۆی هەیە. ئەمە وای کردو کە هەموو قووەتی ئەوروپا بەڕاستی بکوێتە لای فەڕەنسا بە تایبەتی لە ڕووی سیاسیوانێ، چەند لە ڕووی اقتصادی و ئەڵمانیا مهمە، فەڕەنسا لە ڕووی سیاسی و لە ڕووی اقتصادیشەوە مهمە بۆ فەڕەنسا. چوونە دەرەوەی بەریتانیا تابان ئەمە تەئسیرێکی زۆر گەورەی ئەبێ لەسەر وحدەی ئەوروپی. لە ڕووی مستەوای ئەوروپیوانێ ڕۆڵی فەڕەنسا ڕەنبێکم ڕۆڵێکی دەجاران گرنگتر بێت، بۆیە کەسێکی سەرۆکێکی وەکو ماکرۆن زیاتر وەکو دەوری قیادەی ئێرێتێ. کشانەوەی بەریتانیا وای لە فەڕەنسا کردو ئەرکەکەی فەڕەنسا قورستر بێ، ئەگەر جاران بەریتانیا زۆر ڕۆڵێکی تاڕادێکی زۆری بینیسا و ڕۆڵ نەماوە. لە ماوەی پێشوودا فەڕەنسا بە شێوەیەکی ڕاستەوخۆ تێکەڵی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا بووە. ئەم ڕۆڵەی فەڕەنسا لە ناوچەکەدا شتێکی نوێ نییە، چونکە ماوەی 200 ساڵ دەبێت کە فەڕەنسا ڕۆڵی گرنگی لە ناوچەکەدا هەیە. بگرە فەڕەنسا خۆی یەکێک بووە لە نەخشەدانەرانی وڵاتانی ناوچەکە، ئەوەش لە ڕێگەی ڕێکەوتنامەی سایکس بیکۆوە. بەڵام گەڕانەوەی ئەم جارەی فەڕەنسا جیاوازە لەوەی پێشوو. ئەم جارە وەک داگیرکەرێک ناگەڕێتەوە، بەڵکو زیاتر وەکو ڕزگارکەر یان یارمەتیدەر هاتووەتە مەیدان. هەر ئەمەش وای کردووە کە لەلایەن زۆربەی گەلانی ناوچەکە بە گەرمیەوە پێشوازی لەم ڕۆڵە نوێی فەڕەنسا بکرێت. خاڵێکی گرنگی تریش پەیوەندی بە سیاسەتی فراوانخوازی و شەڕەنگێزی تورکیاوە هەیە لە ناوچەکەدا کە تەواوی گەلانی ناوچەکەی ڕوبەڕووی جەنگ و ماڵوێرانی کردووەتەوە. فەڕەنسا یەکێکە لە زرهێزەکانی جیهان کە زۆر بە توندی دژی سیاسەتەکانی تورکیا لە ناوچەکەدا دەوەستێتەوە. ماوەی چەندین ساڵە پەیوەندی نێوان فەڕەنسا و تورکیا بەرەوگرژی هەنگاو دەنێت، بە تایبەتی لەم چەند ساڵەی دواییدا پەیوەندیەکانیان بەرەو ئاڵۆزی زیاتر دەڕۆن. لە ئێستادا فەڕەنسا لە کێشەی لیبیا، سووریا، یۆنان و قوبروس و ئەرمینیا ڕوبەڕووی تورکیا دەوەستێتەوە. ئایا هۆکاری چییە فەڕەنسا بەم شێوەیە دژی سیاسەتی فراوانخوازی تورکیا دەوەستێتەوە؟ هۆکارەکەی تەنها ئابووریە یان هۆکاری تریش لە پشت ئەم سیاسەتەی فەڕەنساوە هەیە؟ تورکیا و فەرەنسا ڕاستە ئێستا کە یەک دوو ساڵی زۆر زیاتر ڕزق بووەتەوە، بەڵام ناکۆچەکانیان زۆر لەوە قوڵترە کۆنترە. بە تایبەتی فەرەنسا دەوری زۆر بوو لەوەی کە تورکیانەیەتە ئەوروپای مشتەرەک. تورکیا فەرەنسا پەرلەمانی فەرەنسی جینۆسایدی ئەرمەنیەکانی بە جینۆساید حساب کرد. ئەمە لە سەرەتاکانی 2000ەوە ئەو ناکۆچیە پەیدا بوو، بەڵام ئێستاکە ئەو ناکۆچیە قوڵ بۆتەوە لەسەر لیبیا، لەسەر بەحری بێزی متەوەسط و نێوان یۆنان و تورکیا، نێوان لوبنان و تورکیا، نێوان سووریا و تورکیا. ئەمانە هەمووی
وای کردووە کە پەیوەندێکی گرش لە نێوان ئەو دوو وڵاتە دروست بێت. طبعا پەیوەندی نێوان فەڕەنسا و تورکیا پەیوەندێکی هەتا بڵێ قوڵ و تاریخیە چەندەها سەدەیە پەیوەندێکی زۆر بەقۆتیان هەبوو لەگەر ئەوەی کە فەڕەنسا و کاتە پێوترا خوشکە گەورەی کاسۆلیکیەت لە ئەوروپایە و تەمان دەوڵەتی عوسمانی تەنها دەوڵەتی ئیسلامی و لە عالەما بەڵام پەیوەندێکی زۆر بەهێزیان هەبووە تا لە کاتی جەنگە یعنی پەیوەندی نێوان فڕانسوای یەکەم و سولێمان قانونی شتێکە لە تاریخە شایەتی بۆ ئەیات و هەروەها لە دروستبوونی تورکیای تازەیە تەمان دروستبوونی لە دەوڵەتی تورکیای تازە و کەمال ئەتاتورک کەسێکە کە لە فەڕەنسا بەڕاستی لە فکری سیاسی فەڕەنسا لە بەرامبەر بە شەرقی ئەوسەد بە کابرایەکی زۆر بە شخصیت و بە قووەت دائەنرێ لە فەڕەنسا ئەو ئەلمانێتی لە تورکیا هەیە نقطێکی زۆر بەقەوتێکە لە فەڕەنسا تەکیدی لەسەرکرێتەوانێ ئەزانین کە تورکیا لە چقی شەرقی ئەوسەد هەبووە تەمان ئەم علاقەیەکی دامی خۆ علاقێکی اقتصادی و سەقافی زۆر بەهێز بووە لەم حاڵەتی ئێستا کە هەنێ خەلەلی تێئەکەوێت تەمان چەند محورێکی لێک پێکدان هەیە ئەتوانین بڵێن یەکێ لەو پێکدانانە علاقەی ڕەنبێکم بە و ئەگەر سێری ئەخبارکەن ئەو بەزمەیە کە لە بینی تورکیا و یۆنان دروست بووە تەمان فەڕەنسا لەو ڕوانگەیانێ ڕەنبێکم حساب بۆکە کە یۆنان ئەندامێکە لە ناو یەکێتی ئەوروپایە بەینەما تورکیا ئەندام نیتیا تەمان فەڕەنسا وەکو یەکێک لە کارکتەر هەرە سەرکیەکانی یەکێتی ئەوروپا تەمان بەواجبی خۆی ئەزانێت پشگیری لە یۆنانکە بە تایبەتی کە لە ڕووی یاساییەوە ئەمە شتێکی گونجاوە لە محوەرێکی کەوانێک کە لە یەکتردانی تیابێت مەسەرەن فەڕەنسا لە لیبیا ئەیویست ڕۆڵێکی هەبێت تورکیاش بە هەمان شێوە لەو گۆڕانکارانەی کە لەو ئەخیرا لە لیبیا کرابوو طبعاً ئامانجەکانی فەڕەنسا و تورکیا یەکتریان نەئەگرتوانێ ئەمە سەرڕای ئەوەی کە ئەگەر بچینەوانێ بۆ 2016 ئەو مۆزوعی هیجرەی لاجئەی بە عەدەدێکی زۆر ڕویان لە ئەوروپا کرد تەمان تورکیا ئەو وەرەقەی بەکارانی و وەرەقەیەکی زەخت بەرامبەر بە هەموو ئەوروپا کە تەمان فەڕەنساش جێتێکی زۆر جێتێکە کە زۆر گرنگیە بە مۆزوعی لجوء لە ئەوروپایە چکە زەختێکی زۆری لەسەرەکەوێت بە هەمان شێوەی ئەڵمانیا ڕەنبێکم بڵێم ئەو لێ پێکدانانە هەیە سەرڕای چەند کەیسێکە تایبەتە بە مافی مرۆڤ و دیموکراسیەت لە تورکیا کە فەڕەنسا تامانۆک و دەوڵەتێکی پێشەنگ لەو مەجالانە بە هینی خۆی ئەزانێت ڕەمێکم ئەو نقطە خلافانە بێت بەڵام سەرڕای نقطە خلافانە جارێکێژە لێمەوە علاقاتی بینی فەڕەنسا و تورکیا زۆر لەو بەقەوترە کە ئەم خاڵە لێکدانانە تەسیرێکی زۆری لێ بکە. یەکێک لە کێشەگەرمەکانی ناوچەکە و جیهان سیاسەتی شەڕەنگێزی تورکایە لە دەریای سپی ناوەڕاست. زۆرێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە ئەگەری ڕوبەڕووبوونەوەی سەربازی لە نێوان تورکیا و یۆنان بە دوور نازانرێت. لەم کێشەیەدا فەڕەنسا لە هەموو دەوڵەتانی ئەوروپا زیاتر دژی سیاسەتی شەڕەنگێزی تورکایە. بۆچی فەڕەنسا لە چاو دەوڵەتانی دیکەی ئەوروپا زیاتر بە تەنگ بەرگریکردن لە یۆنان و قوبرسە و دژی تورکایە؟ چ بەرژەوەندی سیاسی و ئابووری و استراتیژی هەیە؟ فەرەنسا بەشێکە لە ناتۆ خۆی ئەوەی تایبەتی هەیە لە وەکو حرەسی بەحری لە منطقەی بەحری ئەبیەزی متەوەسط بەشێک لە کارەکانی فەرەنسا بەرامبەر بە ناتۆ ئەوەیە کە ئەو منطقەیە ئاگاداری ئەو منطقەیە بێت. هەتا مەسەم کە تووڕە بوو لە ناتۆ خۆی کێشاوە بۆ ماوەیەکی موقەت. فەرەنسا ئێستاکە ئەوەی جاران نەماوە، جاران یەک قوتبی گەورە هەبوو، قوتبی ئەمریکا بوو. فترەی پێش ئەوە دوو قوتبی گەورە هەبوو، ئەمریکا و رووسیا. ئێستاکە جیۆپۆلیتیکی دنیاوای وانەماوە، یەک قوتب و دوو قوتبمان نییە. ئێستاکە هەوڵ دەدەن ببنە مەجموعە ئەقتاب. ئەو ئەمریکامان هەیە، ئەو رووسیا دیسان گەورە بۆتەوە، ئەمە چینە گەورە بۆتەوە، ئەوە تورکیا ئێستا دووەمین هێزی چەکداری هەیە لە ناتۆ.
باشترین خەریکی چەک دروستکردنە ئێستا لەبەرەوە هێزێکی زۆر بەهێزە ئیسرائیلمان هەیە ئەمانە هەمووی ئەو پارچە پارچانە وەی کردووە سرعەکە بە قوتر بی چوە تا زووتر بە خۆت بکەوی قازانج زیاترە شەریکاتت دەینێوێن دەرێ فەرەنسا ئێستاکە مشکلەی ناوخۆی زۆرە بە تایبەتی مشکلەی ئیکۆنۆمی دوای ئەو یەلەگە زەردەکان تووشی قەیرانێکی ئابووری خراپ بوو دوای ئەوە کۆڕۆنا هاتە پێشەوە ئێتر فەرەنسا دەیەوێ بۆی تەعویزی ئەمە بکاتەوە لە شوێنی تر لە کوێن دەرەیە بۆی شەریکاتەکانیشی پێ بکەی بە تایبەتی شەریکە گەورەکانی نەوتی چەچی هەوڵ دەدات دەور لەو شوێنانە وەرگری بۆی جێپی خۆی خۆشکە بۆ نمونە لەگەڵ کە پشتی یۆنانی دێت هەژدە تیاری فرۆشتە یۆنان هەژدە تیاری ڕەفالی فرۆشتە یۆنان ئەمە هێزی ئیکۆنۆمی فەرەنسا زیاد دەکات اینجا چونکو خۆیان لە نێوان خۆیان لە نێوان تورکیا و فەرەنسا ناکۆچی هەیە تورکیا دەیەوێتن ئێستاکە دۆزراوەتەوە کە بەحری سپی پڕە لە غاز و نەوت و ئەمە بوونی ئەو غاز و نەوتە زۆر هاسانە بردننی بۆ ئەوروپا مەجبورە تاکو ئێستا لەسەر غاز ئەتیوا دەکاتە سەر رووسیا و هەموو دەمێ ڕیشی بەدەست رووسیا و تورکیاوە چکو لە ڕێگای تورکیاوە بۆی دەچیتن بۆ ئەوەی ئەو سەر بەخۆیی خۆی هەبی ئەو غازی وێندەرێ زۆر مهمە گرنگە بەلایەوە کە یەکێک لە وڵاتانە و بە تایبەتی یۆنان لەبەرچی یۆنان ڕاستە وڵاتێکی بچووکە بەڵام زۆری دورگە هەیە دورگەی بچووک دابشکردنی دەریا بە شێوەیەکە تۆ قیاسی ئەویان هەیە ئاوی محلیان هەیە کە 12 کیلۆمەتر لە خۆی دوورە دوای ئەوە بەشێکی گەورەیە کە 200 میلە 200 میلی بەحریە ئەوە پێی دەڵێن ئیقلیمی چییە لە کوێن دەرۆ حساب دەکرێت لە ئاخر نقطەی کە ئەو عەرزی تۆیە لەوێوە 200 کیلۆمەتر حسابکە اینجا ئەو جەزیرانەی یۆنانی زۆر پەرش و بڵاون ئێستاکە باسی جەزیرەیەک دەکرێت کە هەموو چەند کیلۆمەترێک لە تورکیا دوورە بەڵام نزیک 500 میل لە یۆنانەوە دوورە ئەمە چۆن لە چی بووە لە دوای پەیمانی لە دوای شەڕی جیهانی یەکەم چۆنیان ئەو ئەرزەدا پێش کردووە تورکیا بۆی سربەخۆی خۆی وەرگریتن ئەو کیانی کە ئێستا هەیەی و ئەرزە تەنازولی کردووە لە هەموو جەزیرانی کە لە بەحری ئەبیەزی بتۆستە بۆ یۆنان بۆیە یۆنان بەو بچووکی خۆی پارچەیەکی یەکجار زۆری لە بەحری ئیجە هەیە یعنی کە هەمووی سەر بە یۆنانن اینجا ئەو سەروەتە ئەو سامانە هی یۆنان بی بۆ فەرەنسا باشترە وەک ئەوەی بۆ تورکیابی بۆیە یەکجار وە پشتی دەگرن هەتا وڵاتەکانی تری ئەوروپا بۆ نمونە ئیتالیا لە لیبیا لەگەڵ فەرەنسا نییە بەعکسەوە لەگەڵ تورکیایە بەڵام لەو مەسەلەیە لەگەڵ فەرەنسانە پشتی یۆنان دەگرن فەرەنسا وەکو تۆ فەرەنسی تازەیە سیاسەتی تازاکات یۆنان با پێ بڵێم طبعا خلافاتی جیاوازەکانی نیوان تورکیا یۆنان تاریخی و زۆر کۆنە کێشەکانیان هەموو وەختێ لە کێشەیە بوون و بە تایبەتی لە پاش شەڕی 74ەوە کە تورکیا هات بەشێکی لە قوبرسدا گیر کردووە هەتاکو ئێستاکیش لێی دەرنەچووە و کەسیش ئەترافی پێک نەکردووە جگە لە تورکیا خۆی نەبێ قوبرس لەبەر ئەوە و بەشەکەی تری قوبرسی با بڵێن کە سەر بە یۆنانەوە ئەوشتانە یۆنان ئەندامی یەکێتی ئەوروپایە ئەومان بێنە ئەندامی ناتۆشە هەردووچیان تورکیا هەر ئەندامی ناتۆیە ئەندامی یەکێتی ئەوروپا نییە لەبەر ئەوە لە ڕووی کەڵچەریەوە لە ڕووی حەزارەتەوانێ فەرەنسا و یۆنان زۆر نزیکی یەکترین لە ڕووی فەلسەفەوە لە ڕووی کەڵچەریەوە لە ڕووی شتێکەوە لەبەر ئەوە حسابی ئەوە بکە شتێکی عاملێکی تریش هەیە تورکیا نازاندرچی بەوە کردویانە ئەبێ کردبێتی ئەوروپایەکی مەسیحی وڵاتانی ئەوروپا هەمووی مەسیحیە
ئەم ئیسلامیە یۆنانێک کە مەسیحیە لەگەڵ چیایەکە گرێتەوە لەگەڵ مجتەماعی ئەوروپی لەگەڵ ئەوانەیەکە گرێتەوانێ لەبەرەوە هیچ وەختێک ناتوانین وڵاتانی ئەوروپی بە فەڕەنسا و بەوەکانی تریشۆ دژی یۆنان بن چونکی لە ڕووی دیانەتەوە لە ڕووی مەسەبیەوە دیانەتەوە ئەوان یەکهێنن یەک بەشن. هەمیشە لیبیا لە سیاسەتی دەرەکی فەڕەنسا پانتایی باشی داگیر کردووە. فەڕەنسا چ لە سەردەمی قەزافی و چ لە پاش ئەوەش پەیوەندی بەهێزی لەگەڵ لیبیا هەبووە. بگرە فەڕەنسا ڕۆڵی سەرەکیشی جێڕا لە ڕووخاندنی ڕژێمی قەزافی. لە ئێستاشدا ئەم وڵاتە ڕوبەڕووی جەنگێکی ناخۆیی گەورە بووتەوە. تورکیاش بە کۆمەڵێک ئەجەندای فراوانخوازی و داگیرکاریەوە هاتووەتە ئەم وڵاتەوە و فەڕەنسا بە توندی دژی هەژمونی تورکیا لە لیبیا دەوەستێتەوە. لەمەشدا کۆمەڵێک فاکتەری سیاسی و ئابووری و استراتیژی ڕۆڵی هەیە. لیبیا وڵاتێکە لە موقعی جغرافیای وڵاتی لیبیا گرنگە، موقعیشی استراتیژی هەیە لەسەر بەحری ئەبێزی متەوەستە، هەروە لە شمالی وڵاتێکی شمالی ئەفریقەیە. بیریشمان نەچێت لیبیا وڵاتێکی یەکجار دەوڵەمەنە لە ڕووی نەوت و کانزە سروشتیەکانەوەنە. ئەمە جێی ئیحتیبامی هەموو وڵاتانی دنیایەوە نەکرد با بڵێن فەڕەنسا، بەڵام فەڕەنسا بووە هەم لەبەر ئەوەی ئێستاچێ تورکیا تەدەخولێکی وەکو ئاڵێت ئەو تەدەخولەی کە تورکیا کردوێتی بەوەی کە چەندین هاوپەیمانی لەگەڵ حکوومەتی ویفاقا دروست کردووە، سەربازی بێ و بەحری بێ و اقتصادی بێ کە ئەمانە هەمووی خەتەرن بۆ سەر بەرژەوەندی وڵاتانی ناوچەکە و بۆ سەر فەڕەنسا و دوای ئەوە تورکیا ئێستا ئەوێ نظامی خلافەتی عوسمانی بێنێتەوە و پشگیری هەموو بزوتنەوەکانی خوان مسلمین لە جیهانە ئەکا و ئەو بڵین پشگیریکردنەی بڵین وەردوگان بۆ هەموو بزوتنەوەیکی ئیسلامی ئیخوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە لیبیایە بە خەتەرێکی گەورەی دائانێ کە لیبیا ببێ بە مرکزێکی ئیخوانی مسلمین لە داهاتووە و ببێ بە مرکزی تێرۆریزم و منەظەماتی ئەرهابی و ئەمە ئەم دوو عاملێکی سەرچین بۆ ئەوەی کەوا فەڕەنسا زۆر بەتەونی بەگشت تورکیا ئەچێتەوە. چ تورکیا چ لیبیا کە چ فەرەنسا کە دەچنە لیبیا هەدەفەکە زیاتر پەیداکردنی هێزە بە تایبەتی هێزی ئیکۆنۆمی لە شەڕە ئەساسیەکە لەسەر ئەمەیە. تورکیا بە ئالەنی چوو بۆ ئەوەی ڕوونبی بۆ خەڵک لیبیا دوو هێزی سەرەکی هەیە کە لە نێوان خۆیان ناکۆکن و دابەش بۆ بەسەریان هێزی سوپای لیبی کە حەفتەر پشتگیری دەکاتن و ئەو بەشە دەکەوێتە ڕۆژهەڵاتی لیبیا. بەشەکەی تر کە سەرراجە نیشتیمانیە ئەمە دەکەوێتە بەشی ڕۆژئاوای لیبیاوە بە تایبەتی ڕۆژئاوا و تەنیا ناوچەیەکی زۆر بچووکە کە تەرابلس لە زمنی ئەوانەیە و زیاتر لەسەر ساحلە. ئەمە لە ئومەمی متحیدە دانی پێدانراوە هەرچی حەفتەرە بەشی حەفتەر پەرلەمانی لیبی دانی پێناوە. اینجا تورکیا لەگەڵ بەشەکەی سەرراج کە ئومەمی متحیدە دانی پێداناوە ڕێکەوتنی تایبەتی هەیە. لەو ڕێکەوتنیە ڕێکەوتنی سوپایی ئیکۆنۆمی بە ئاشکرا تورکیا چەک و سوپای بۆ سەرراج ناردووە و هەروەها
ڕێکەوتنێک ئیتفاقیە نیە ڕێکەوتنێکیان کردووە مزەکەرەی تەفاهمە لە نێوان تورکیا و سەرڕاج کە مەمەڕێکی بەحریان بۆ خۆیان دابش کردووە کە ئەم مەمەڕە بەحریە زۆر شوێنی تری گرتوۆ کە یۆنان حەقی یۆنانە پارچە بەشی یۆنانە زائیدەن بەشێک لە بەحر کە سەر بە مسرە هەرچی لانی هەفتەر هەیە هەفتەر رووسیا بە ئاشکرا پشتی دەگری بەڵام بە غێر مباشر فەرەنساش پشتی دەگری مەسر پشتی دەگری ئیمارات پشتی دەگرن ئەمانە هێزی چەکداری زۆریان هەیە پارچەکی گەورە دابش کردووە هێزە نەوتیەکان ئەوانەی کە نەوتی لێ دەردێنن لەو بەشەیە بەس مشکیلە لە سیستمێک هەیە لە لیبیا ئەو نەوتەی کە دەردێ ئللا دەبی لە ڕێگای تەرابلسەوە بستە دەرێ بۆیە ئێستاکە لیبیا تووشی شەلە لێک بۆ چکۆ هەفتەر نالی نەوتەکە بڕواتە تەرابلس و تەرابلسیش ناتوانانی ئیتر نەوت بنێرتە دەرەوە وڵاتێکی دیکە کە پەیوەندێکی ئەجگار قوڵ و تۆکمەی لەگەڵ فەڕەنسا هەیە لوبنانە پەیوەندی نێوان فەڕەنسا و لوبنان بۆ سەدان ساڵ دەگەڕێتەوە هەمیشە فەڕەنسیەکان گرنگیان بەم وڵاتە بچووکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست داوە سەرۆک ئیمانوێل ماکرۆنیش گرنگی زۆر دەدات بەم وڵاتە بە تایبەتی لە پاش تەقینەوە گەورەکەی بەیروت ماکرۆن یەکەمین سەرۆکی جیهان بوو سەردانی لوبنانی کرد و پشگیری خۆی بۆ ئەم وڵاتە دووپات کردەوە بەڵام فەڕەنسا لەم وڵاتەدا ڕوبەڕووی ئێران دەبێتەوە چونکە لە ڕێگەی حەزبوڵڵاوە ئێران هەژمونی گەورەی هەیە ئایا فەڕەنسا چی لە لوبنان دەوێت بەرژەوەندە ئابووری و استراتیژیەکانی چین لەم وڵاتەدا ئەو پەیوەندی کە نێوان لوبنان و فەرەنسا هەیە زۆر کۆنا مەسەلەیەکێک کە لە ژێردەستی لوبنان لە ژێردەستی فەرەنسا بووە و ئەو پەیوەندی ئەو فرانکۆفۆنەی هەرماوە فەرەنسا عادەتێکی هەیە هەر وڵاتێک کە فرانکۆفۆن بی پێویستی بە ئومەمی متحیدە بیتن ئەوەکانی پشتگیری دەکا و بەرزی دەکاتەوە لەبەرەوە پەیوەندی لوبنان و فەرەنسا کۆنە دوای ئەوە تەکوینەی کۆمەلگای لوبنانی کە پڕن لە مەسیحی لە مارۆنی لە هەندێک نەتەوەی تر کە نێزیکن لە لوبنان ئەمانەش خۆیان بە پشتیوانی ڕاستە فەرەنسا وەکو دیعا دەکاتن وڵاتێکی ئەلمانیا بەڵام خۆشەویستی و حەنینی تایبەتی هەیە بۆ مەسیحیەکان و مارۆنیەکان ڕاستە مەسەم لە لوبنان حیزبوڵڵا هێزێکی گەورەی هەیە و ئێران پشتیوانی دەکات بەڵام چه حیزبوڵڵا چه فەرەنسا تێگەیشتون ناتوانن دژایەتی یەکتر بکەن هەر بۆیە حیزبوڵڵا ئێستاس ئەوەیەکی تری هەیە بە شێوەیەکی تر دێتە پێشەوە دەڵێ ئێمە پێویستە پەیوەندیەکان دروستکەین چۆن کاتی خۆی حەسەن یا حوسێن ڕێککەوتنیان کردووە قەزی ئەوەیە هەتا ئەگەر بەدڵیشمان نەبی دەبی بیکەین بۆی کە پێویستە فەرەنساش نەرمی دەرمێندی بەرامبەر بە حیزبوڵڵا لوبنان لە ڕووی مێژیەوانە پەیوەندی لوبنان و ناوی چییە فەرەنسا زۆر قوڵە پەیوەندێکی زۆر قوڵیان هەیە هەتاوەکو چۆن پەیوەندی لە زمانی حافظ سەد و ئەوانەیە پەیوەندی سووریا لەگەڵ لوبنانە چۆن بوو لە ڕاستیشە پەیوەندی لوبنان لەگەڵ فەرەنسا هەمیشە بۆ شێوەیە بووە لە زمانی شارێ دیگۆڵەوە بیگرە تا زمانی جسکار دەستانەیگری تا زمانی شیراگەیگری و دوای ئەو میترانە ئیگری دوای ئەوەی ساشێ بابێتە سەر سارکۆزیە ئیگری هەموو ئەو سەرکردە سیاسیانەی کە لە سەرۆک کۆمارانەی کە لە فەرەنسا هاتوونەت پێشوە لە کۆماری پێنجەمی فەرەنسا هاتووە پێشەوە هەموویان هەموو هەوڵی ئەوەیان داوە کە باشترین وەکو بڵێ بناڵێکی مدەلەلی خۆیان سەیری ئەەکەن لەبەر ئەوە لوبنان مهمە بە نسبەت فەڕەنسیەکانەوە لە ڕووی کەڵچەریەوە لە ڕووی تاریخیەوانێ لە ڕووی ئەوەی جارەی لوبنانی جارێشی زۆر بڵین نەشیتن هەروەها زیرەکن
ئەمانە جارەی لوبنانی زۆر بە قووەتە لە فەڕەنسایە بەڵێ لۆبێشی بە قووەتیان هەیە نەک هەر لە فەڕەنسا بەڵکو لە ئەمریکاشە بڕۆ من خۆم کە لە ئەمریکا بووم لە 2001 تاکو 2004 بەشێکی زۆری هەموو دیبلۆماتەکانی وەزارەتی خارجی لوبنانی لە فەڕەنساش زۆریان هەیە لە هەموو شوێنەکە هەیەە لە ئەفریقای زۆریان هەیە لە جنوبی ئەفریقای زۆریان هەیە لە ئەمریکای لاتینە زۆریان هەیە پەلیان بۆ هەموو شوێنە ڕایکێشەوە چ شعبێکی بەڕاستی زگنون زندون لە هەندێک وڵاتانی لە ئەمریکای لاتینە بوون بە سەرۆک کۆماریشانی بە ئوسولی لبنانی لەبەرەوە شعبی لوبنانی شعبێکی زوومووە و علااقەتی لوبنان لەگەڵ فەڕەنسا تاریخیە و ماکرۆنیش کە ئێستا هاتۆتە پێشەوەی ئەوێ زیاتر لە سەرۆک کۆمارەکانی تر نەشاتی هەیەبێ چالاکی هەیەبێ دەوری فەڕەنسا لە ڕۆژهەڵاتی ناوەند و لە دنیاە ئەو مەجدەی کە زۆر جار هەیە لە دەستیان ناوە و مەجدەبی هێننەوانێ وڵاتێکی تری ناوچەکە کە لای فەڕەنسیەکان گرنگە عێراقا پەیوەندی نێوان فەڕەنسا و عێراق کۆنە و لە سەردەمی ڕژێمی سەدامیشدا پەیوەندیەکە گەشتە لووتکە چووکە پەیوەندی نێوان سەدام و جاک شیراک زۆر بەهێز بوو لە پاش پرۆسەی ئازادکردنی عێراقیش دووبارە پەیوەندیەکان بەرەو باشی هەنگاوی ناوە لە ئێستادا فەڕەنسا تاکە دەوڵەتی جیهانە کە دژی سیاسەتی شەڕەنگێزی تورکیا دەرحەق بە عێراق و هەرێمی کوردستان دەوەستێتەوە ئایا فەڕەنسا و عێراق چۆن دەتوانن پەرە بە پەیوەندیەکانیان بدەن لە کاتێکدا ئەم وڵاتە بۆتە مەیدانی سەرەکی بۆ کۆمەڵێک زلهێزی جیهانی و ئیقلیمی ئایا فەڕەنسا دەتوانێت بەرژەوەندیەکانی لە عێراق بپارێزێت فەڕەنسا و پەیوەندی فەڕەنسا و عێراق کۆنە و فەڕەنسا هەمیشە بچاوێکی وا سەری عراقی کردووە کە باشترین پەیوەندی لەگەڵ عراقا بێ لەبەر چی لەبەر ئەوە مووقعی عێراق مووقعی لە ڕووی جوغرافی و مووقعێکی استراتیژی هەیە لە دڵی شەرقی ئەوسەتایە ئەمە لە لایەکی ترەوە خاوەن نەوتێکی زۆرە خاوەن غازێکی سروشتی زۆرە دەوڵەمەنی عێراق وای کردووە کە هەموو وڵاتانی دنیا ڕوو لە عێراق بکەن مەسەلە تەنها لەبەرەوەی نییە کە عێراق عەرەبە یان کوردیان چێ بەرژەوەندی اقتصادی فەڕەنسا زۆر زیاترە لە بەرژەوەندی اقتصادی لەگەڵ عێراقا لەگەڵ وەکو لەگەڵ وڵاتانێکی ترە لەبەرەوە دامە فەڕەنسا هەموو سەرۆکەکانیان حتاکو لە زمانی دیگۆلی شەوانە لە زمانی جسکادستانی شەوە بەتابەتی لە زمانی شراکەوانێ شیراک و سەدام زۆر بڵێن هاوسۆز و هاواتاکە سەدیق ینی بە ناوی سەدیق بەیانەکردن هەموو سەرکردەکانی تیشان بە هەمان شەوە بەڵام ماکرۆن کە ئێستا ئەیەوێت سیاسەتی خارجی ماکرۆن جیاواز بێ لە سیاسەتی سەرۆکەکانی تر بەتومنی بێتە ناوەوە وەکو یەشێ لە هەرە وڵاتە بەرقدرەتەکانی جیهان تەسەڕف بکات بێگومان ئەو ئەوێت لەگەڵ عێراقا ئەو پەیوەندیە تا بۆی بکرێت و تۆڵی بکات لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی عسکەریەوە سەربازیەوە لە ڕووی کەڵتوریەوانێ لە هەموو ڕوویەکەوانێ لەبەر ئەوە سیاسەتێکە کە ئەم ماکرۆن داڕشتووە ئەو وڵاتانەی کە زۆر گرنگە بۆ فەڕەنسا و علااقەتێکی ڕوحیش هەیە لە بینی عێراقیەکان و فەڕەنسیەکان بەشێکی زۆری لە دوای ئینگلتەرا خاوەن شەهادەکانی لە عێراقا دکتۆرا و ماستەر و بەشێکی زۆری دوای ئینگلتەرا لە چی وەرگیراوە لە فەڕەنسا وەرگیراوە وەکو باست کرد تۆ پەیوەندی عێراق و فەرەنسا کۆنە هەمومان دەزانین کە عێراق فەرەنسا ئەو هەموو چەکەی دا بۆ سەدام زۆربەی شەریکەی نەوتەکانی تۆتاڵ و شێل و ئەوانە هەمووی لێرە کاریان کردووە و تەموینی سەرەکی چەکی عێراقی لە دوای ڕووسیاوە فەرەنسا بوو پەیوەندێکی زۆر بەهێز لە نێوان سەدام و شیراک هەبوو ئەمە وای کردبوو کە شەریکەکانی فەرەنسی خۆیان گیر کرد لێرە بەڵام کاتی شەڕی خەلیج فەرەنسا دژی هاتنی ئەمریکا بوو ئەمە پسکرانێکی دروست کرد لە نێوان فەرەنسا و
عێراق بەڵام ئێستا کە وە دوای ئەوەی کە عێراق لە دوای ڕوخانی سەدامەوە ئەو حیزبانەی هاتن یەک لە دوای یەک ئەو حکوومەتانی هاتن هەمویان زیاتر نزیک بە ئێرانەوە بوون لە عادل عەبدولمەهدیەوە نەبی کە ئەمە تۆزێکەمی کرد و ئێستاکە کەمتریش بۆتەوە فەرەنسا حەز دەکا بێتەوە ناوێ نەک بە شێوەی چەچی هەرچەند لە کاتیشی شەڕی داعش زۆر بە گەرمی هاتن هەتا پێشمەرگەکانی خۆمان کە جارێ چوومە نێزیک جەبهەی شەڕ باسی ئەویان دەکردیان گوت ئەگەر تیارەی ئەمریکی هەڵسی دەزانین زۆر بە باشی لیان نادا بەڵام ئەگەر تیارەی فەرەنسی هەستی ئەومە متەکیدین کەوا بە باشی لیان دەدەن یعنی بەڕاستی دژی داعش بوون فەرەنسا اینجا کە فەرەنسا هاتە بۆ ئێرە چ بۆ کوردستان و چ بۆ عێراق زیاتر بۆ پەروەردەکردنی هێزی چەکداری بۆ پێشمەرگە ئەوەیان کرد بۆ مەکتەبی تایبەتیان کرد بۆ فێرکردن ئێستا کە بە شێوەیەکی تر بێتەوە ژوورێ بە شێوەی ئیکۆنۆمی بێتە ژوورێ بەچی بەوەی کەوا ڕێگاوبان بە تایبەتی ئێستا باسی مەسلەی ڕێگاوبان و میترۆی بەغدا و ئەوانە دەکەن کە فەرەنسا بیکە. فەرەنسا لە سەرەتاکانی سەدەی 20دا ڕۆڵی خراپی هەبوو لە دابەشکردنی گەلی کورد و پشتگیری سەرکوتکردنی شۆڕشەکانی کوردی لە باکوور و باشووردا کردووە. بەڵام لە کۆتاییەکانی سەدەی پێشوە فەرەنسا ڕۆڵێکی باشی هەبووە بۆ بزوتنەوەی کوردایەتی لە هەر چوار پارچەی کوردستاندا. فەرەنسا ڕۆڵی یەکلاکەرەوەی هەبوو بۆ داکۆچیکردن لە گەلی کورد و دروستکردنی ناوچەی ئارام کە پاشتر کورد توانی ئازادانە بژی و حکومەت و پەرلەمانی کوردی لە باشوور دامەزێنێت. هەروەها لە ڕۆژئاواشدا ڕۆڵی گەورەی هەبوو لە داکۆچیکردن لە گەلەکەمان لە بەرامبەر سیاسەتی شەڕەنگێزی تورکیا. جگەلەوەش ڕۆڵی بەرچاوی هەبوو لە جەنگ لە دژی چەتەکانی داعش. لە ئێستاشدا تاکە دەوڵەتی جیهانە کە دەنگی بەس کردوێتەوە بەرامبەر سیاسەتی شەڕەنگێزی تورکیا بەرامبەر بەگەلی کورد. ئایا لەم گرنگی پێدانەی فەرەنسا هۆکارەکە تەنها سۆزێکی ئاسایی بووە یان فاکتەری تریش ڕۆڵی هەبووە؟ ئایا کورد چۆن دەتوانێت سوود لەم زلهێزەی جیهان وەربگرێت؟ لە داهاتوودا دەبێت چۆن مامەڵە لەگەڵ فەرەنسادا بکات؟ طبعا بنەمای ئەو گرنگیە و کووتمان لە ساڵی نەوەیەکەوە بنەمایەکی بەڕاستی ئینسانی هەبووە. فەرەنسا ئەتیمامی هەر بە کورد نییەوە ئەگەر تۆ سەیری کرد چی ئەقەلیات لە شەرقی ئەوسەتا هەیە لەم ئەخیرا بینیمان چی ئەهمیەتێکی یا بە یەزیدیەکان فەرەزن لەو پێشتری ئەهمیەتیەوە بە هەموو ئەقەلیاتی کە لە لوبنانە هەن یا لە حتا لە جەزائیرە بە بەربەریەکان ئەتیمامی پیاون. فەرەنسا یەکێکە لە بەش فەرەنسا بنەمایەکی سەقافی فەرەنسا جیاوازیە لە نەتەوەییە جیاوازی لە معتەقەد و دینیە. سەقافەتەکە وا دروست بۆ لە شۆڕشی فەرەنساوە و فەرەنسا خۆی بە داکۆکی کار ئەزانێت لە جیاوازی لە احترامگرتن لە جیاوازیەکانە. لە زروفی ساڵی نەوەیەکە کە بە دەر لە هەموو سیاست و یاسای نێودەوڵەتی فەرەنسا داهێنەر بوو لەوەیکەوە یارمەتی بگەینێ بە کورد تەمانەوە هەنگاوێکی زۆر گرنگە هەم لە ڕووی یاساوە هەم لە ڕووی پەیوەندی نێوان میلەتانەوە. لەگەڵ ئەوەشە بەڕاستێکی نابێت کورد لەوە تەسەور کەوا لە سیاسەتە ئۆزانم مەقولێکی چەرچڵە کاڵێ لە سیاسەتە ڕەفیقی دائیمینەوە مەسلحەتی دائیمی هەیە نابێت کوردەوەی لە بیرچێتەوەوانێ نەک هەر فەرەنسا هەموو وڵاتانی عالەم بەدوای مەسلحەتی خۆیان ناگەڕۆ شتێکی زۆر لێجیتیمە و شتێکی زۆر یا گونجاوە بەڕاستی ئەو وڵاتانی ئیشەکەن بۆ مەسلحەتی خۆیان ئەگەر کورد بێ و شتێک بۆ خۆی دروست کات قەی ناکاتوانێت پشت بە فەرەنسا بە ئەمریکا بە چەندها وڵاتانی کە ببەستێ بەس نابێ ئەوی لە بیرچێتەوە کە ئەرکە ئەساسیەکە لەسەر خۆیتی لەو ڕوانگەیەوە ڕەم بێکم شتێکی زۆر باش بێت کەوا کورد مادەم بڕیاری خۆی پێشۆی بڕیاری خۆی با بۆ هەر قەرارێکی مهم بێ مەسەرەن مۆزوعێکی و ڕێفەرەندۆم پرس بە ئەو حکوومەتانەکە حکوومەتانی کە سەلمانیانە لە تاریخە کە پشگیری کورد بوون بە پێی توانایان طبعاً لەو مەسەلانە پرسیاریان پێکرێت پرسیار ناکرێت بە شخصیات بە فڵان کەس و بە فڵان کەس و بە فڵان کەس پرسیارێکرێت بە جیهەتی معنی کە دیبلۆماسیەتی وڵاتەکە بەجێبەجێ ئەکات. ڕەم بێکم فەرەنسا بتوانێت ئیسیفادێکی زۆر لە
کورد دەتوانێت سیفاتێکی زۆر لە فەڕەنسا وەرگێت ئەگەر بتوانێت پرس و ڕای پێ بکە ئەگەر بتوانێت جووی لێ بگرێت ئەگەر بتوانێت ئیسیفادە لە تەجربەی فەڕەنسا وەرگێت بەڕاستی چ لە هەموو ڕووەکانەوە لە ڕووی یاسایەوە لە ڕووی کەڵچەریەوە لە ڕووی اقتصادیوانێ ئەمە ڕێمێکم مەسلحەتێکی زۆری بۆ کورتیا بێ بەڵام نابێت کورد قەت ئەوەی لەبیر چێتوانێ و هەموو میلەتێکی کە تامان لەگەڵ مەسلحەتی خۆی بێت ئەڵێ خۆ پشتی خۆ نەخورێنی کەسی کە نایخورێنێ قسەیەکی شعبی میلیە سادەترین خەڵکی وڵاتەکەمان ئەوە ئەزانێت فەرەنسا دەوری زۆر زۆر بوو بە تایبەتی دوای چەکی چیمیایی دوای ئەوەی حربی خەلیج و ئەو ئازادی کوردستان و ڕەوە ملیۆنەکی کوردستان فەرەنسا ڕۆڵی سەرەکی هەبوو لە دانانی ئەو زۆنان فلای کە نەیهێشتیارە لە خەتی 36ەوە ئیتر بەفری کە قەرارێکی ئومەمی متحیدە بوو بەڵام ڕۆڵی سەرەکی و میتران بوو لەگەڵ کوشنەر کە ئەو کاتە ئەم قانونی نەنجیڕەنس لایەندا جگە لەمە ئەو پشتیوانی کە دوای ئەوە یارمەتی خەڵکی دەدا کە زۆر ئەو هەموو مەکتەب و خوێندنگە و ئەوانەی بۆکردنەوە دوای ئەوە فەرەنسا مجموعەیەکی زۆر لەو پەناهەندانەی کە لە دیاربەکر و لە سلۆپی بوون بردنیە فەرەنسا پشتگیری زۆری کردووە یعنی هەتا ئەگەر وەکو دەوڵەتیش بە باشی دەری نەبڕیبی وەکو لە ڕێگای ڕێکخراوەکانیەوە ئیشی زۆر بۆ کورد کردووە. ماوەی 200 ساڵە فەڕەنسا وەکو زلهێزێکی جیهانی ڕۆڵی گەورەی هەبووە لە مەیدانی سیاسەتی نێودەوڵەتیدا. لە ئێستاشدا بەتین و هێزێکی گەورەوە دەیەوێت بگەڕێتەوە سەر شانۆی جیهان. بەڵام ئایا ئەم زلهێزەی جیهان دەتوانێت دووبارە ڕۆڵی خۆی وەک جاران بگەڕێنێتەوە؟ بە تایبەتی لە ئێستادا چ لە ناوچەکە و چ لە جیهانیشدا کۆمەڵێک زلهێزی ئیقلیمی و جیهانی بەهێز هەیە. ئایا فەڕەنسا چۆن دەتوانێت مامەڵە لەگەڵ زلهێزەکانی تری جیهاندا بکات؟ بێتەوە بە زلهێزەکەی جاران لەو باوەڕانیم ببێتەوە بەو زلهێزەی جاران بەڵام دەبێتەوە هێز و هێزیشە ئێستاش هێزە لە ناو ئەوروپای مشترەک هێزە لە ناو ناتۆ هێزە لەسەر هەموو ساحەی سیاسی دنیا و ئێستا ئەو دروستبوونی ئەو ئەقتابی بچووک بچووک هێزی ئەقتابی بچووک بچووک یەکێ لەوانە فەرەنسا کە دەیەوێت وەکو چۆن رووسیا دەور ببینی ئەمریکا دەور ببینی ئەڵمانیا ئیسرائیل تورکیا ئەمانە هەمووی ئەو هێزانن کە خەریکن لەسەر چینمان بیر نەچکە ئێستا کە گەورەترین منافەسەی زۆربەی وڵاتان دەکاتن لە پێش هەمویانەوە لە ناحیەی ئیکۆنۆمیەوە وردە بە شێوە ئیکۆنۆمیەکە دە اینجا دوای ئەوە بە شێوەی ئەسکەرێکە خۆی سابت دەکە لەبەرەوە فەرەنساش هەوڵ دەداتن ببێتەوە یەکێک لەو هێزانە. فەڕەنسا زلهێزە چونکی ئەو وڵاتانەی سەبڕۆ لە زلهێزی بە چیوانە قیاسە کرێت بە دوو عاملی سەرچیوانە لە ڕووی تەکنۆلۆژیا و سەربازیەوانێ لەگەڵ لە ڕووی اقتصادەوانێ بەنسبەت لە وڵاتە پێنج وڵاتەکەی ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایشە کە پێنج وڵاتن بڵێن ئەمریکایە چینە رووسایە فەڕەنسایە ئینگلتەرایە ئەم پێنج وڵاتن یەکێ لەو پێنج وڵاتانەیە و فەڕەنسا یەکێ لە دوای هینەوەیێت با بڵێن دوای ئەمریکا و رووسەوەیە بۆ مەسلەی ژمارەی چەکی ئەتۆمی وانە بۆی ڕازگۆ بم نازانم لە بینی بەریتانیا و فەڕەنسایە کامیان زیاتریان هەیە بەڵام هەردووچان دوو هێزی ئەتۆمین لە جیهانە لەبەر ئەوە خۆیان زلهێزن بەڵام ئەتوانێت زیاتر ڕۆڵ ببینێ من قەنەعاتم ئەم ماکرۆنە سیاسەتی ماکرۆن تازە کە دایڕشتووە بەرەوە ئەوە ئەچێت کە دەوری فەڕەنسا زیاتر بێ لە هەموو ڕووداوە نێونەتەوەیەکانە لە ڕووی ئەسکەریشەوە لە ڕووی اقتصادیشەوە لە هەموو ڕوویەکەوە ڕۆڵی زیاتر ببینن. لە ئێستادا فەڕەنسا لە سایی سەرۆک ئیمانوێل ماکرۆندا بە گروتینێکی بەهێزەوە گەڕاوەتەوە بۆ ناوچەکە
کوردیش لە ئێستادا ڕوبەڕووی سیاسەتی شەڕەنگێزی تورکیا و کۆمەڵێک فشاری تر دەبێتەوە. بۆیە زۆر گرنگە کورد هەوڵی جدی بدات کە پەیوەندیەکان لەگەڵ فەڕەنسا بەهێزتر بکا و سوود لەم سیاسەتە نوێی فەڕەنسا ببینێت لە ناوچەکەدا.